بەخۆش مەشریفی قەدیمم زۆرە تقریب 3000 4000 پارچە ئەشیا قەدیمم هەیە هەموو شتەکانی قەدیم وەسیەتی باو و باپیرانمانە و نەمانێشتە هیچ شتێک فەوتێ قوربان سڵاو لێبێت سڵاو لە تۆش چیم تەرتیبات و جلە کوردی و کوردانەیەتوێتە خوانەوە والله ئەوە بە بۆنێ هەم فیستیڤالەکان جلی کوردی لە بەدەکەین و وەسیەتی باب و باپیرانمانە و هەموو ستایلەکانمان قەدیمە کەیفمان بە زرچی قەدیم دێ و بەخۆش مەشریفی قەدیمم زۆرە تقریب 3000 4000 پارچە ئەشیا قەدیمم هەیە هەموو شتەکانی قەدیم وەسیەتی باو و باپیرانمانە و نەمانێشتە هیچ شتێک فەوتێ هەر فیستیڤالێک بی هەر بۆنەک بی ئەمە دێین لەگە ماو شێروانی ڕەحمەتی داهاتی نەویش یەکێک بووەچی من ئەویش خوا عەفویکە مرد کردوی شان ئارێ وەڵڵا باشە باسی ئەو کڵاوەم بۆ بکە ئەن چی پێ دەڵێنەوە بە کوردی بە قورئان ئەنواع ناوی لێ ئەو کراوە ئەمە چی پێ دەڵێن ناوی زۆرە بەگشتی چی پێ دەڵێن والله هەندێک پێ دەرێن کرا هەندێک پێ دەرێن فەقیانە و ئەوە فەقیانەیە و ئەوەی دەستم بەڵێ ئەوەش پەستەکە و ئەوەش خەنجەرە و ئەوەش بڕنوێ و باشە تا چەند مرتاحی بەم جلانەکە دەکێ زۆر مرتەعم کە وەسیەتی باب و باپیرانمانە و زۆر پێی مرتەعم هەتا قۆندرەکەشم لاستیقە لاستیقی قەدیمە لاستیق قەدیم لاستیقی قەدیمە باشە چەند ساڵام جلانت هەیە یان لەبەری دەکەیان کوی دەکەیەوە ئەمن ئەوە دە 12 ساڵە ئەو ئەشیایم هەیە هیوایاتم شتی قەدیم و شتی فۆرکلۆریە و هەر جێیەک شتی فۆرکلۆری لێبی دەچم هیوادارم حکومەتیش ئاوڕێک لەوانە بداتەوە کە ئەشیایان هەیە ئەمە چەندی ساڵە دەپارێزم لام پارێزراوە هەمووی ئی وەسیەتی باب و باپیری هەمووانە باشە کە دێناو بازار خەڵک دەتبینێ بۆ جلە چ دەڵێن خەڵک ڕسمم لەگە دەگری خەڵک دەستخۆشیم لێ دەکا خەڵک ڕێزم لێ دەگری پێیان شتێکی سیر نییە بیانەکان پێیان شتێکی زۆر سەیرە ئی خۆشمان ئەو جیلێکی ئێستا پێڕادەگا نازانی ئەو شتانە چییە بۆیان ڕوون دەکەیەوە بۆیان ڕوون دەکەمەوە ئەوهایە ئەو دەزانە شتەکە چییە باشە تا چەند ئەم جلانە بۆ زستان گەرمن هەمووی گەرمان جلی کوردی بەهام گەرمە ئەو پشتێنە گەرمە هەموو شتەکان گەرمە باشە گەر باسێکی شتەکان بکەین ئی ساڵی چەندە نەگەر زانیاری لە بە قورئان ئەمن تەمەنەکەم گچکەیە بەڵام شتەکان هەمووی قەدیمە هەمووی سەدەکن سەدەک بەسەرەوە هەمووی سەدەک بەسەرەوەیە ئەمن تەمەنەکەم گچکەیە بەڵام خولیایەکە ئەوە تقریبان دە 12 13 ساڵە ئەو ئەشیای کۆ دەکەمەوە لە هەموو لایەکی